هذا مناسبة ما في جبا أمثال دو مناسبة كاين وملت مي إزدي تهرا وهر خر ملت قلق ملت هاتي جواميرا وخوافيتي وكي دليوانا تشيبوي أمتين خرمتايت كاين چهارشنبو پێشەمبوو ئەمتێن فتیلەویت کاین هێرە پاقش کاین لێک دەین و چینە ماڵێ ئەف دارێتوی یەک بەشەرێ خودێ نەوێرە دەست خۆ پاوێتە واندارە ئەڤە باسن من نێزیکی مایە یەکیت گۆرێ محەممەد داوت هات مەدەکەوی لێرە بوو ئەمەدی گرت و برا ماڵ سەربانێوی هوند ینی پاتەر بەرێ گوندا تەدی سەربانن بۆ ئەمل ماڵە خۆ ڕۆشتی هێچ مەفراوی نەخواری گۆ ئاگەر خۆب ئۆدێکە پرۆبا بۆ چا پێکەف نەتەباخی لێ نا کارەبەکە هەیە گۆفدارە تشکۆڤینە گۆ وڵا بەدارێ پیرێجەڕوامینەی وێر گۆڕا بوو پەزێ مەمر تێدا گۆمڕا بوو ئەو دارە ئینا بەر پیرێجەڕەوە وە لە حەدلان جەماعەتە عەرەبا خەڵکێ باسمێ ئەتێنە هێرە خۆتابنێ ئەو ڕۆژە ئەو داری سۆتی ئاگر خۆب ئۆدا پەزیکە ئەف دبشکە ئەپ هەزاراتە هاوینێ خەلکێک تێت قستە مالێت مەتکات ئاوا مەدبەت خۆزیا مەدبەت و مالێ خۆت ڕەشینێت دبیشک نەشێت بچتەوێ مالێ ینی جوامێرە هەزاراتە تێنە هێرە وێ ئاوا مدبەن و تڕەشینی مالێت خۆت دبیشک نەشێت بچتێ و یا دوێ ئەوی دبشکینەوە ئەزی لێبم دەستەیەکی ڤەدەت ئەس بەس خۆزیا خۆدانی مەسەر ئەو ژەحرەت جەمدت نەچت نەتێت مەبەرێ چیت کرد تختۆر نەبووم ما بۆراد ئەو ژەحرە خرت مشت برێنێ ئەو داهنێن مەخرێت بنێت بەدرکردین سەبەب ئەو ژەحراوی بینی چاچەمینت ئەوە هەکە نامبین ئەو چیت کردێ هۆکە دا لێ بدەت سەر خاترامە و هەماتە سەر دەسێمە هەکەی تەعابی بنەفەت دێنەوە بەتاوێ مەعەردی ناسەکەنیت هەماوەتە سەر دەسێمە برێنێ گرانگ بیت بەرێ هەمانی وێست چ لێت کەت کلکا خۆدانێت دالمە نادەت بلند کات دا عجز بوو ئەم ناگرینەکە نایبینی دا لاو عجز بوو ئەم تەسمیلە ئەو نەشت گەلە قەدرێ بەدگری ئەوە مالێکت شێخان جوابامدا ئەم دایمە وەختێ ئاوێت ڕەشیدین ئەوە قەدرێ مەدکەت ئەمش لازم قەدرێ خوددانی خۆ بگری ئەم ڕێکەکێ بۆ ڕاتێلین ئەمە دەرکەف شمالێ هەن ئەم دێچین هەگەلگرین و ئینین هەکەمە ئەمە مالێ خرێ گەڕیان نەدیت کات کێ دەردا بوو دبیشکە مالێ گۆ ئەلەی دێ بۆ مە خۆت ئۆدێدا ڕەشینی مگۆ یا بەچێ نابێت نەجی خواێنە من مرابوو ئاف مالێ خرێ ڕەشان دوبیشەکە وانە مالێ هەو دیتن ئێک دیتن یا خۆ کوشتی بۆچی خۆ کوشتی چەنگو ئەو ئاوا مە ڕەشاندی ڕێ نەدایە بخۆ دەرکەوت ڕابوو خۆ کوشت باشی دیشکەین خداخوازە رب العالمین خدا بینە رب العالمین و خدای خۆ تین دوعا بۆ خرکەسی بکەین بۆ هەر چار ملەتێک کوردستانێ و بۆ ملەتێ خۆی ئێزدی تین وەسا زیارەتی بین
وخذها بنا رب العالمين وداخل بخوش رب العالمين كاين في الدنيا خوش كات وفي الدنيا خوش بيت هر اكيد الدرك يشب خبز بنصر مالو مازال خو شي فلا بين شي بصرمان بين شي كاكاي بين رب العالمين او زتر وقت خبز بنصر مالو مازال خو نو برادرك كي هاتي هنا كاب شي هاتي خو هذا تبي مناسبي شو لا يجيبوا كا مثلا هاتيا بوكري شو خارج قشتيا لجوستان ديا خدي كشكك دايا كركنين خدي كركك دايا چنگو ابا باب المرازا شي تيرا از بيجم نظفر يا الحمد لله خدي شو لا يجيبوا قوتا خدي خداني مو بيري جروا چهارشنبه و پنجشنبه تین هیرا کلی چهارشنبه و پنجشنبه باران بد بفر بد چی بد نزدیک 3-4 کیلومتره خو پیخواست کن اکب رینا بشک تم بیل نشید بد ام پیخواستی نهیرا پیلاواش دانی یعنی نزدیک 3-4 کیلومتره پیاتی نهیرا مجرد دا عباده خو بکن و خدا نماش ما راضی بد بدقی وقت امتین اولا بيجين افا خداني ما في دي جروايا فتلاقي الكين وخوتها باتينا رب العالمين وخداني خو بو في خرملتي خدي في دجمني زوتر بلاويش ما بابد وبقوتا خدي وخداني ما ان شاء الله بيش مرقي ما يسر كفتي بت واسفي دارمش خدي زوتر وقت كردستان ما بتا دولات وسر ما سركفتي بيت ودولتي بدها سخو بينات وعلى ما كردستاني راكد